دووبارە سڵاوتانە بیازیان. تەوری ئەم جارەی بەرنامەیەکی خەڵک تەوەرێکی کۆمەڵایەتیە، تایبەتە بە دیاردەی خۆکوشتن لە لای ژنان. ئایا ئەم دیاردەیە چەندین ساڵە لە کاتێکدا کە بوونی هەیە بۆ تا ئێستا چارەسەر نەکراوە؟ هۆکارەکانی چین؟ ئایا لە یەکترازان و کێشە کۆمەڵایەتەکان وا دەکەن لە ژنان کە پەنا برنە بەر خۆکوشتن و خۆسووتاندن و خۆخنکاندن و ئەو دیاردەوە حاڵەتانە؟ ئایا چارەسەرەکان کیە چارەسەری بکات؟ ئایا رەخراوەکانی ژنان لایەنەکانی پەیوەندیدار تا ئێستا هەنگاوی جددیان ناوە بۆ بنبڕکردنی ئەم دیاردەیە؟ ناوبڕێکی کورت و پەیوەندەکانتان وەردەگرین لەسەر دیاردەی خۆکوشتنی ژنان و هۆکار و چارەسەرەکانی. دووبارە سڵاوتانە بێ ئازان بڵێ تەوری ئەم جارەی بەرنامەیەکی خەڵک تایبەتە بە دیاردەی خۆکوشتنی ژنان هۆکار و چارەسەرەکانی ئەم دیاردەی وەک باسمان کرد چەندین حاڵەتمەندی و لە ئێستادا چەندین ساڵە ئەم دیاردەیە بوونی هەیە لە هەرێمی کوردستانەوە تا ئێستا چارەسەر نەکراوە بنبڕ نەکراوە. ئایا هۆکارەکانی چین دەتوان لە پەیوەندەکانتانە باسی لێ بکەن؟ هەروەها لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک بە ناونیشانی facebook.com/nalia tv دەتوانن تێبینی و ڕاوسەنجەکانی خۆتان بنێرن لەسەر تەوری ئەم جارەی بەرنامەیەکی خەڵک. لە کاتێکدا کە زۆربەی ڕێکخراوەکان لایەنەکانی پەیوەندیدار ئاماژە بۆ دەکەن کە هەنگاوی زۆر وەکو خولی هۆشیاری یاخود بڵاوکردنەوەی هەندێک هۆشیاری بۆ هاوڵاتیان، بەڵام تا ئێستا ئەم دیاردەیە وەکو خۆی ئامارەکانی دیاردەکە ئاماژە بۆ دەکەن کە هەموو ساڵێک ژمارەکان لە زیادبووندان و وەکو خۆیان بوونیان هەیە. بەپێی هەواڵێکی NRTش دوێنێ کە هەواڵێک لە سەرچاوێکی نافەرمی بوو ئاماژە بۆ کراوە کە تەنها لە سنووری گەرمیان ئیداری گەرمیان و سلێمانی نزیکەی 315 حاڵەتی خۆسووتاندنی ژنان ڕوویان داوە. تا ئێستا ئەو هەواڵە وەکو شێوەیەک باس نەکراوە کە ئایا سەرچاوکی کوێ، بەڵام سەرچاوێکی نافەرمیەکە بە NRT ڕاگەیاندووە. بەڵام ئازان بۆەوەی هەندێک زانیاری و هۆکار و چارەسەرکردنی ئەم دیاردەیەمان لا ڕوون بێتەوە، لە ئێستادا سەرکەوت عومەر بەڕێوەبەرایەتی بەدواداچوونی توندوتیژی دژ بە ئافرەتان لە سلێمانی لەسەر هێڵی تەلەفۆن لەگەڵماندایە. ئەم کاتەوە باش کاک سەرکەوت. باشتر بەڕێزم بۆیەوەش. کاک سەرکەوت، ئێوەکو ئەم بەڕێوەبەرایەتیە کە لایەنی پەیوەندیدارن و ئێوەن کە ئامار و هۆکارەکانی ئەم دیاردەیەتان لایە، تا ئێستا ئێوە چیتان کردووە و توانیوتانە ئامارەکان یاخود ئەو خولانە و ئەو وەرشۆپانەی کە ئێوە دەیکەنەوە توانیوتانە ئەم دیاردەیە بنبڕ بکەن یاخود کەمیکەنەوە؟ بەڵێ بەڕێوەبەرایەتیەکانی بەدواداچوونی توندوتیژی لە هەرێمی کوردستان لە هەر چوار پارێزگای سلێمانی دهۆک هەولێر و لە ئیداری گەرمیان ماوەی 3 ساڵ زیاترەکە کراوەتەوە. هەرچی ئەم بەڕێوەبەرایەتیانە لە ناوەکەیەوە بریتە لە بەدواداچوونی کەیسەکانی توندوتیژی لە شوێنی تایبەتمەندی خۆیان. لە کاتیکردنەوە بەڕێوەبەرایەتیانە هەتا ئەمڕۆ توانم بڵێم گرنگترین شتی ئەم بەڕێوەبەرایەتیانە کە توانی بێتی کردی بێتی توانراوە لە ڕێگەی ئەم بەڕێوەبەرایەتیانەوە ئامارێکی ڕێخستنی ئامارێکی ڕاست و دروست لە هەرێمی کوردستانە بۆ کەیسەکانی توندوتیژی کە ساڵانی پێشکردنەوەی بەڕێوەبەرایەتی ئامارەکان پەرش و بڵاو بوون و هەر شوێنێک بەجیا ئاماری توندوتیژی بڵاو کردوێتەوە یان بە شێوازی جیاجیا بە جۆرێک بووە کە نەتوانراوە ڕێک بخرێت. بەڵام ئێستا توانراوە ئامارانە بە شێوازێکی زانستیانە دیکۆمنت بکرێت و ڕێک بخرێ و پۆلیان بکرێ و وەرگرتنی ئامارەکانیش لە سەرچاوی ڕسمیەوەیە کە ئەوانیش بریتین لە بنکەکەرت و بنکەکانی پۆلیس کە سکاڵەکانیان لێ تۆمار دەکرێەوە، هەروها نەخۆشخانەکانی ئێمەرجنسی و نەخۆشخانەکانی تر و هەروها فەرمانگەی پزیشکی دادوەری و حاڵەتەکانی جان لە دەستدان سەرچاوی ئامارەکانی ئێمە بریتین لەو شوێنانە. بەڵێ کەواتە کاک سەرکەوت، تۆ وەکو باسی لێ دەکەی ئێوە تەنها بەدواداچوون دەکەن، ئایا کردنەوەی ئەو خوڵانی کە دەیکەنەوە ئەو وەرکشۆپانەی کە هۆژاری دەدەن بە هاوڵاتیان و ئەو لایەنانی کە پەیوەندیان هەیە بە ئەم کێشە ئەم حاڵەتانە تا چەند هەنگاوێکی باش بۆ کەمکردنەوەی ئەم دیاردەیە؟ لە ڕاستیدا وەگوتمان ئێمەچی ڕاستەوخۆ سەرەکیمان بریتە لە بەدواداچوون، بەڵام شانبەشانی ئەمە لە بەڕێوەبەرایەتیەکانی ئێمەدا بەشێک هەیە کە بریتە لە بەشی ئامار و پلاندانان و وشیارکردنەوە. ئەم بەشە هۆبەی وشیارکردنەوە کە هۆبەی تۆتێژینەوە و وشیارکردنەوە هەڵدەسێت بە ئەنجامدانی سمینار و وەرکشۆپ و تێژینەوەی زانستی سەبارەت بە دیاردەکانی توندوتیژی و دەتوانم بڵێم ئێمە لە تازەترین چالاکیمانە کە دوێنێ لە شاری سلێمانی ئەنجام درا بریتی بوو لە سازکردنی وەرکشۆپێک بۆ ئەفسەرەکانی پۆلیس لە شاری سلێمانی بە مەبەستی
زیاتر کارکردن بۆ ڕوبەڕووبوونەوەی دیاردەی سووتاندن و کاری پەیوەندی کاری لێکۆڵینەوەی بۆ دیاردەیەوە لەلایەن بۆ ئەفسەرەکانی پۆلیس کە لەلایەن بەڕێز کاک دکتۆر بەرزان سەرۆکی پەیمانگای پزیشکی دادوەری لە شاری سلێمانی ڕێکی خستبوو لەگەڵ ئەفسەرێکی پۆلیس کە لە بواری لێکۆڵینەوەدا کاری دەکرد. نەخیب سەرکەوت جەنابەت وەکو لایەنی پەیوەندیدار لە ئێستادا ئێمە دوێنێ بەپی هەواڵێکی NRT یان بڵێن سەرچاوەیەکی نافەرمی ڕاگەاندووە کە 350 حاڵەتی خۆسووتاندنی ژنان لە ئیدارەی گەرمیان و دەوروبەری سلێمانی ڕوویداوە. تا چەند ئەم هەواڵە ڕاستە؟ ئەوە ئاگادارنیەوە؟ بەڵێ ئێمە ئەو هەواڵانە تەسەورەکەم ئەوە شتی لا بەلایە لە بەرەوەی ئێمە ئێستا ئامارەکان بە شێوازێکی زانستیانەوە ئاماژەم پێکرد ڕێکشی دەخەین و بەپێی بڕیارێکی وەزارەتی ناوخۆ بەڕێوەبەراتی گشتی بە دواداچوونی توندوتیژی لە شاری هەولێر ئەم ئامارانە ساڵی یەک جار لە کۆتایی هەموو ساڵێکدا بە شێوەیەکی فەرمی لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەیاندنەوە بڵاوی دەکەینەوە تەنها ئەو ئامارانە ئێمە قسەی لەسەر دەکەین کە ڕسمین و لەلایەن خۆمانەوە بڵاو دەکرێتەوە بەڵام لە هەندێک شوێنەوە هەندێک ئاماریان هەندێک تا بڵاو دەکرێتەوە ئەوانە هیچ پەیوەندیێکی دوور و نزیکیان بە بەڕێوەبەراتەکانی ئێمەوە نییە. بەڵێ نەقیب سالار بەڕێوەبەری بەڕێوەبەراتی بە دواداچوونی توندوتیژی دژ بە ئافرەتان لە پارێزگای سلێمانی سپاس بۆ پەیوەندیەکەت. زۆر سپاس. بەڵێ ڕەوەند لە ئەحمەد لە هەولێر فەرموو کاک ئەحمەد. کاک ئەحمەد گوێت لێمە؟ بەڵێ کاک ئەحمەد گوێمان لێتە فەرموو. هەموو کاتێکت هەموو کاتێکت. سەبارەت بەو دیاردێ بەڕاستی دیاردێ زۆر ناشنێ ناو کۆمەڵگەی پێداواری بەڵام خەریکەوانی یعنی کولتوری پێمان ئاشنا دەبێت ئەمەزبین چەندەها جار لە کۆرانەکان لە زیرانەکان دەبین کرد دیاردێ خۆشەکانی بەردەوام ئەمەش یەکەم مزارەوەیەکە حالەتەکە کێشەکان زۆربەی کۆمەڵایەتی نەبێت لە پێشدا لە ڕووی هەر بابەتێک دەبێت یان کێشەکان دەمابێت لێرەکە ناگەن بێ ئەم ڕێگە ساریانی بەجێکات ئەخۆی خۆی لە ڕێگە سارەژ کاک ئەحمەد پێت وایە زۆر جار باس لەوە دەکرێت کە مافی ژنان مافی ئافرەتان لە هەرێمی کوردستان پێشێل دەکرێت ئایا ئەوە تا چەند پێت وایە و هاوڵاتێکەوە هۆکارێکە بۆ پەنابردنی ژن بۆ خۆسووتاندن یاخود خۆکوشتن؟ بەڕاستی 100% پرسیارە زۆر 100% ما پێشکردنی مافەکانی ژنان بەرامبەرەکە تو ڕێگەکە زۆر جار زۆر لەواری زۆر زعیفەنە ڕێگەساری ئەوانی زانی ڕێگەساری خۆدەکەدا ڕێگەسارە نیە بەڵام پێشکردنی مافەکانی نەدانی مافەکانی ئەو ڕێگەیە دەبژێرەکەڕێ استثناء واداریشن حکومت بەفستان ئێمە خۆمان چارەسەر بین بۆ کێشانە. بەڵێ کاک ئەحمەد لەگەڵمان بە با گوێمان لە تێبینی تاڤانخان بێ لە سلێمانی سڵاو لێ بێ تاڤانخان فەرموو. ئێواری ڕاستگۆیی و زۆری هەڵسگیتان باش بێ کاکە شوانی بەڕێز. زۆر سپاس دەکەم. بەڵێ کاک شوان دەستان خۆش بێ بە بابەتی ئەم ئێوارەیان بابەتێکی باش و گرنگە لە ئێستایا کاری لەسەر بکرێت و قسەی لەسەر بکرێت. دیاردەی خۆکوشتن دیاردێکی بەربڵاوە لە ئێستای کوردستاندا و لە جیهانیشدا و هۆکار و فاکتەری هەیە خۆکوشتن بڕوانەکە میت مرۆڤێ کارێ بکا کە بێ هۆ بچێتە دەستی پێ ژیانی خۆی و خۆی بکوژێت. خۆکوشتن لە کوردستانی ئێمەدا تاڤانخان ئەگەر دوورکەویتەوە لە تەلەڤیزیۆنەکە بۆی باشتر گوێمان لەکتری بێ پێم وابێ نزیکە لە تەلەڤیزیۆنەکە. کاک شوان من تەلەڤیزیۆنەکەم سامت کردووە لاچێ هاوڕێی بەڕێزی تر بێت. بەڵام دەنگت باش نایە نازانم ئەگەر شوێنەکەت گۆڕی. کاک شوان ئێستا باشە؟ بەڵێ باش ئێستا فەرموو. ببوورە. بەڵێ بورە. بەڵێ خۆکوشتن لە هەر سێتەمەنەکە مناڵی و گەورە و پیرەتی ئەگرێتوانەیە ئێمە ئەمارە باسی خۆکوشتنی ژنانەکەین کە هۆکاری زۆری هەیە. ژنان ڕەنگە هۆکارەکان ئەوە بێکە لە دەوروپشتانە متمانیان کە نابەخشن و کاریگەریی خراپ بخەنە سەریان کە ئەم متمانە نەبوونەوەیە کە ئەم کەسە خۆی بکوژێ. بیستمە ئافرەت جاری وە هەبووە لە بوون ئەنگەکانە بە شێکی جوان دەرنەکەوتووە خۆی کوشتووە یاخود کە لە هاوسەرکی جا بێتەوە دەستێکەکە ژیانی خۆی کوشێت. بەڵام حیاتی ئینسان زۆر گرنگترە لەوەی کە کۆتایی بە ژیانی خۆت بێنی کێشەکە لەو دەستێکە کە تۆ خۆت ئەکوژی نەک پێش خۆکوشتن. گرنگ ئەوەیە متمانە هەبێت بە خودی مرۆڤەکان و کاریگەرێکی وا هەبێت لە کۆمەلگایەوە بەرنامەیەکی وادا بدرێت کە هۆشیارێکی زۆر بدرێت بە ژنان و کچان کە کاتێک کێشێکیان ڕۆبەڕێ بێتوانێ بتوانێت بە کەسانە دەرپشتی خۆیان هەبێ بۆ ئەوەی دەستیان نەچێتە گیانی خۆیانەوە.
بەڵێ ئەحمەد لە هەولێرەوە تاوانە سلێمانی سپاس بۆ پەیوەندیەکانتان. بەڵێ ئازیان دیارە ئەوەی کە باسمان کرد دیاردەی خۆسوتاندن وەک نەقیب سەرکەوت کە بەڕێوەبەری بە دووادەچوونی توندوتیژی دژ بە ئافرەتانە ئەو هەواڵەی ڕەت کردووە کە باسمان لێ کردوێنێ بەپێی سەرچاوێکی نافەرمی باس لەو کراوە کە 350 حاڵەتی خۆستاندنی ژنان لە ئیدارەی گەرمیان و دەوروبەری سلێمانی ڕوویانداوە، بەڵام تا ئێستا وەک نەقیب سەرکەوت باسی لێ دەکات دەڵێت ئەم هەواڵانە هەواڵی لابەلایە و سەرچاوێکی ڕسمینێەوە تا ئێستا ڕەت کراوەتەوە بەپێی لێدوانەکەی ئەو. بڵێ نیڤا لە سلێمانیەوە ڕێباز لە سلێمانی فەرمونون. سڵاو لێ بە کاک ڕێباز، فەرموو کاک ڕێباز. کاکە دەستخۆشی لە بەرنامەکەتانەکەم. زۆر سپاس دەکەم کاک ڕێباز. دارم هەستە کەوتو بن. سپاس. بەڕێزان وەڵایی من ڕاستی بێ یەک ڕخنەیەکی بچووکم هەیە کاک سوان. باڵێ فەرموو. وەڵای من وەکو کەسێکی بینەری کەناڵە بەڕێزەکەتان و هەم دایمە پەیوەندیکردن بە بەرنامەکەتانەوە. باڵێ. ئەی ڕاستی بێ پێشنیارێکم کرده بوون تا ئێستا نەکراوەتە بواری جێبەجەکردنەوە بۆ مەسەلەی ئەو فەرمانبەرانەی کە لە سەرجە فەرمانگەکانی حکوومەتی هەرێماکە بە گرێبەست کارەکەن. باڵێ. بۆ مەسەلەی تەوەرەکەشتان بەڕاستی بۆ ئاستی وشیاری ئافرەتان نەگەڕێتەوە کۆمەلگا بە گشتی و بە تایبەتیش ئافرەتان. باڵێ. بەڕاستی ئەوە زیادێکی زۆر ناشرینە و زۆر ناخۆشە و زۆر جارێک بڕە بەڕاستی. باڵێ. من وەکو کەسێکی پیاو بەڕاستی زۆرم پێ ناخۆشە. ئافرەت بە پیا بە هەر ئینسانێک بێ کە بەدەستی خۆی وەکو شەرعەن کە خۆی بێ ئیمانەکە، هەم وەکو ئینسانیش کە خۆی لەناوە بە، هەم وەکو کەسێکیش کە دەوروبەرەکەی تەسیری هەبێ بۆ مەسەلەی یعنی کەسێکی ئەو کەسانی کە دەوروبەری کە زۆریان پێ ناخۆشە بەخوا یعنی بەڕاستی لە ناخوانە وەکو شتێک بڵێ نییە ئەوە دکتۆر لەو بارەیە باشتر دەزانم. من و کەسێک بەڕاستی زۆر شارەزای ئەو بوارنی بەڵام ئەوە نەزانم زۆر تەسیری هەیە بۆ ناخی کەسەکانی دەوروبەری. زۆر ناخۆشە بەڕاستی. بەڵێ کاک ڕێباز بە پێکەوە گوێمان لە تێبینی لیزاخان بێ لە سلێمانی. سڵاو لێبی لیزاخان، دیارە ئەوەی کە باس دەکرێت بوونی ڕێکخراوەکانی ژنان ئەم ڕێکخراوانە ئەم لایەنانی کە لایەنی پەیوەندیدارن بۆ ئەو کێشانەی کە لە ئێستادا هەیە و حاڵەتانی کە ڕۆژانە دەیبینین، ئایا ئەم ڕێکخراوانە تا چەند توانیویانە خزمەتێک بە ئافرەتان بگەن یاخود هۆشداری یاخود هۆشیاری بڵاو بکەنەوە لە ناو ئافرەتانەوە توانی بێتیان کێشەکان چارەسەر بکەن ئەگەر ئەرکی ئەوان بێ کە کێشە چارەسەر بکەن. ساتایوەڕە باشوانجان. زۆر سپاس لە تۆش باشتر. بەڕاستی لەسەر تەوەرەکەتان خودی ئافرەت کە بۆ هۆکاری خۆکوشتن هەڵە بژێرە چارەسەر بۆ کێشەیەتیان لەگەڵەوەی کە باسیوت کرد ئایا لایەنە پەیوەندیدارەکان و ئەوانەی ڕێسەوەکانی ژیان تا چەند ناتوان کێشەکان چارەسەرکەن. منێکی لە هاوڕێی نزیکەکانی خۆم لە کاتێکا کە کێشێکی گەلێک گەورەی هەبوو پەنای بەشداین پەیوەندی کرد بە ڕێساوی ئافرەتانەوە، بەڵام لە زیاتیەوەی کە بێن تەنها ئەوانە کێشەکان داخست هەتا ئەوەی کە خۆی سەتانداگری لە دەستی خۆی دەدا. ئێستا لەسا هەشتا زیاتی سوتا و ئەژی یعنی لە ژیانە ماوە بۆ تا عیبەیەک بووی. بەڵێ. پێم وایە چارەسەرکردن خودی چالاکی ئافرەتان ئایا تاتەنە بیر هۆشیان لەلای ئەوەی کە وەکو برابەتی شەرعیان و نەفسیان خۆیان یعنی لەدی خۆیان نامێنن وەکو پێشتر هەم خۆیان بە ئیمانەکەن، بەڵام ڕەنگە زۆر وا پێویست کات ئەگەر خۆشیان خۆیان نەکوژن کەسانی چوادۆریانیان کوژن. هەتا وەکو ئێستاش هەتا و کێسەر لە کوردستانە ناڵەن پێ بەسێمانی، بەڵام لە زۆربەی ناوچەکانی ترە ئەوەمەوە کە باوک سالاری پیاسەراری ئیلا ئەبێ وەختی خۆیان بەسەر ئافرەتەکان هاوچەمێنن ئەوەی کە بوونی ئەوان هەیە بەسەر ئافرەتە ئافرەت دائمە بێت لە ژوورەوە ئافرەت لە چوارچێوەی ژوورێکیان ماڵێکا سەرجەم کرێت وای لێکا کە تێکڵەیەک نێدەرەوە نەبن و ناڕۆشن بیر دەچن کە نتوان کێشەکانی خۆیان بادیا لەو چارەسەرکەن. بەڵێ لیزاخان بە گوێمە لە دواتێبینی کاک ڕێباز بە کاک ڕێباز وەک لیزاخان باسی ئێوە دەکات ئایا تا چەند پیاوسالاری لە کۆمەڵگەی کوردی لە هەرێمی کوردستان هۆکارێکە بۆ پەنابردنی ژنان بۆ خۆکوشتن بە کورتی؟ وڵی کاک شوان ئەیە ڕاستی بێ تاسیری هەیە بەڕاستی، بەڵام بەڕاستی ئاستی ڕۆشنبیری تاکی کوردی یعنی لە ئاستێکایە بەڕاستی خۆی کردووە بە یعنی بە کەسێکی زۆر مهم بەسەر ئافرەتانەوە، یعنی ئافرەتیش هەرکیانەکە و پیاو بۆ بێ ئیلانە بێ ئەو ئافرەتە ببێ بە عەرزی تۆ هەموو شتێکەکەی کاکە جا هیچ عیب نییە هەر دەشت هەیە لە ماڵە هاوکاری بکە ئیجا نەبووە کاکە جا تۆ ژەکو ئەو بە
يعني كاري شو ما كان خو فرق مثلا العاصي ماديو والله من توجه انا كاك جا اخوا راسه ابوك كاينك اخوا خلقي قدو بلام عفرتان بوش زري نكن بدلستيانو عندي بيا هي براسي زون نبتدي نزمه يعني وايد عفتك قدو عفته لذاك اخوي بالدنيا اخوي بيشتكى بلام من هو دارم كومالغا يما بوش يعني بيا عفرت بوش نبل براسي في سفر ما بزريك اليوم كان بەڵێ لیزە لە سلێمانی ڕۆها ڕێباز لە سلێمانی سپاس بۆ پەیوەندیەکانتان بەڵێ ڕەجەب لە ئاکری هەروەها مامۆستاهانە لە سلێمانی سڵاو لێبێ مامۆستاهانە سەرەتا بە گوێمە لە تیبینی تۆ بێ دوای دەچینە لای کاک ڕەجەب لە ئاکرێ فەرموو مامۆستاهانە بەڵێ مامۆس دوورە بەڕێز وەرەکە دەستخۆشی لێکم بەڕێزەکەم بەڕاستی هۆکارەکان زۆرن هەمووشیان ناتوانین مطلق بڵێن لە 100% ئەوەیە بەڵام کاریگەری باشیە بە یەک لەوانە بریتیە لە نەبوونی ڕۆشنبیری کچی کورد بەڕاستی پێدەڵێم نەبوونی ڕۆشنبیریەک لەسەر ژیانی خۆی ئەوش ئەگەڕنەوە بۆ هۆکارێکی ئەساسیتر کە بریتیە لەوەی لەم کۆمەلگەی ئێمە هەمیشە حق ئینسانی بوون لە ئافرەت سەنراوەتەوە کاکە یەکمونت بۆ ئەڵێم لە مەسلەی زینا ژن و کچ و کوڕە کاتێککە زیناکەن لە کۆمەلگەی ئێمە کچەکە ئەکوژن کوڕەکە بۆی دەرەچێ یعنی ئەمە لە ڕووی شەرەوە هەردووکیان حکمیان هەیە بەڵام لە ڕووی کۆمەڵایەتیەوە کۆمەلگەی ئێمە چی ئەکا بە کچەکە یان وا ئەکەن لە ئافرەت هەر لە هەوڵەوە پاشخۆی پیاو بێت لەسەر قاچی خۆی نەوەسێ ئەتیماد نەخاتە سەر خۆی ئەمەش ئەکات لەگەڵ ئەو پیاوەی لێدا بڕائیتر مێردی بێ یان برای بیان باوکی بێ ئەویش ئەڕوخێ لەگەڵی ئەمانە دوو هۆکاری سەرەکی لای من بەڵێ با گوێمان لە تیبینی کاک ڕەجەب بێ لە ئاکرێ سڵاو لێبێ کاک ڕەجەب فەرموو سلااولێتەوە لە گەشتکارمەندەکان خۆشحاڵم لەگەڵتانم دەست خۆش بێتەوەرێکە ئەمڕۆکەژاردووە ڕاستی پیاو سالاری لە کوردستاندا هۆکارێکی سەرەکیە کە دەبینین پیاوەکان لەگەڵ ڕێزم بۆیان کە خۆشم پیاوم تەنها مافەکان بۆ خۆیان دەوێتن تەنها دەیانەوێت خۆیان بژین دەوروبەریان نەژێتریە واتە ئەوەی بۆ خۆیان دەوێت بۆ ئافرەتەکانیشیان ناوێتن ئەم تشتانەدا ئەمە هۆکاری سەرەکیە لەلایەکی تریشەوە بەڕاستی کە دەیان ڕێکخراوی ئافرەتان و ژنان هەیە لە کوردستاندا بەڕاستی من وەکو ڕەخنێک لێیاندا بەڕاستی نەیانتوانی وە ئەم دیاردەیە چارەسەر بکەن ئێمە دەبینین لە شارەکاندا چەندان سنتەر هەیە چەندان ڕێکخراو هەیە هەتا ئێستا لە دێهاتەکانی کوردستان نەبینیوە ئافرەتێکی بەرپرس کە لە ئافرەتان و ژنان پێکات بێت سەردانی کۆمەلگای کردبێتن خەڵکی ڕۆشنبیر خەڵکی شار کردبێتەوە یاخود خەڵکی خڕ کردبێتەوە پێی ڕاگەاندن بۆچی خۆ دەسووتێنن هۆکارەکە چییە بەڵام بەداخەوە ئافرەتەکان تەنها بۆ کورسەکە چوونە بوون بەرپرسی سنتەرەکان بەرپرسی ڕێکخراوەکاندا هیواخوازم ئەم دیاردەیە بن بڕبکرێتن بەتایبەتی لە دێهاتەکانی کوردستان بیانە ئافرەتم بە چاوی خۆم بینیوە کە سوتاوە کە کوژراوەکە کە خۆی لەناو بریوە هەتا ئێستا هیچ کەسێک هیچ لایەنێک لێکۆڵینەوەی لەگەردان نەکردن ئایا هۆکار چییە ئەو بۆچی ژیانی خۆی لەدەستداوە هۆکارەکەی چیە تا ئێستا کەس بەدەنگەوە نەهاتووە ئایا چی بەرپرسە لە وڵاتی ئێمەدا هەر حکوومەتی ئێمە بەرپرسە خۆی حکوومەت لێکۆڵینەوە لەگەر ئەو ئافرەتانە بکەن کە بەرپرسن لە عملکەدا بێتە ناو کۆمەلگا و ناو جەماوەردەدا داخۆ هۆکار چییە کە ئەمانە خۆیان لەناو دەبن بەڵێ کاک ڕەجەب مامۆستا سانە دواتێبینی تۆ دیارە دوو حاڵەت باز دەکەین پیاو سالاری تا چەند هۆکارەوە زۆر جار باس لە کێشەی عەشایری دەکات کە هیچ کەسێک یاخود لایەنی پەیوەندیدا ڕێکخراوەکان ناتوانن هەندێک کێشە چارەسەرکەن بۆیە ئەو ئافرەتان یاخود ئەو ژنانی کە پەنا دەبنە بەر خۆکوشتن دۆسیەکانیان دەڕوات و لەبیر دەچێتەوە کەسی ناتوانێت چارەسەری کات تا چەند ئەوە ڕاستەوە هۆکاری پیاو سالاری تا چەند هۆکارێکە بۆ زیادبوونی ئەم دیاردەیە وڵای ڕاستە هۆکاری پیاو سالاری تا ڕادەیەکی زۆر کاریگەری هەیە لەسەر ئەو دیاردەیە و بە هەمان شێوەش لێنە پرسیینەوەی لایەنی پەیوەندیدار بەوەی کە ئەو ئافرەتانەی خۆی لە کەسکاریان ناپرسن بۆچی وای لێ هاتووە لێکۆڵنەوە ناکەن شتێک کێشکە گرنگ لە لای من بەڕاستی پێ دەڵێن لێستەندنەوەی ڕۆڵی ئاین لە ڕاگەیاندنەکانی ئێمەیە تو ئەگەر واز لە هەموو مەسەلێک بێنی کوشتن لە ڕووی ئاینەوە چەندە حرامە بەڵام لە ڕاگەیاندنەکانی ئێمە ئەمە غیابی هەیە ئیتر بەهۆی سیاسەتەوە یان بۆی هەرچیەوە هەیە ئەو لێستەندنەوەیە کاریگەری خراپەکە لەسەر ئافرەتان بەڵێ ڕەجەب لە ئاکرێرەوە مامۆستا سانە لە سلێمانی سپاس بۆ پەیوەندەکاندا بەڵای ئەزیان پەیامێرمان بەیز عوسمان چەند چاپێکەوتنێکی ئامادە کردووە لە سەر شەقامەکان با پێکەوە بزانین ڕای هاوڵاتیان لەسەر شەقامەکان چی لەسەر تۆری بەرنامەکە با پێکەوە ببینین قەزایە کزی پەروەردەی ئیمانی و ئاینی خاڵێکی زۆر زۆر گەورەیە بۆ ئەو مۆزوع چونکە خەڵکی وای لێ هاتووە ئەوەی کە باش لە دنیا و لە حقەتی ئیسلامەتی تێگەشت بێ قەناعەتی وایە ئەوانەی ئیمتیحانێکن لەو ئیمتیحانە لەزەت وەرئەگرێت لەسەر سەبرکردنی ئەوە یەک ئەنجا ئەو زوڵمەی کە ئەمڕۆ پیاوانێکی زۆر چ بەناو ئاینۆ کە لە ئاین تێنەگەشتون زوڵم لە ئافرەتەکەن چ بەناو غەیرە ئاینۆ بەناو دنیا و هەر وەزعک ئافرەت بەکاری هێنرێ بۆ زۆر شت کە
نەتیجە شەزانێ و دنیای قەزەیە کە بۆ مەسلحەت بەکارێنراوە چونکە ئێستا وای لە هاتۆ زۆربەی و قەزایانەیە کە لە کۆمەلگای ئێمە ڕووەدا قەزایەکە عادەتە بەناو دین و باسەکرێت کە ئەسڵەن لە ڕووی دینی و مخالیفە بە شەرع. هەتا زۆر ئیهانە نەکرێت و زۆر عازاب نەیرێت خۆی ناکوژێ دیارەکەوێتە حاڵەتێکی واوەی تر بردن هەڵەبژێرێت. یەکێکیان من دایکی تاقە کچێکم لە پێناوی ئەوە کە مناڵی نەبوو مێردەکەی زۆر ئیهانەی کرد خۆی کوشت. بەڕاستی لە کۆمەڵگای ئێمەیە لەوانەیە هەندێکات غەڵەت بکەیت ئەو کۆمەلگای کە تۆ تایت ئەو هەڵەی بەلاوە جوان نەبێ لەوانەیە ئەگەر خۆت نەکوژی ئەوان بتکوژن. ئافرەتی ئێمەش لە هەندێک غەڵەتە کە ئەیکات پێم چاکە هەوڵ نەیە کە خۆی بکوژێت ڕووکاتە گەورەکەی و پرس بۆ بکات بزانێت چی بکات چی نەکات. دیاردەی خۆستانی ئافرەتن زیاتری گێڕمەوە بۆ کللتوری نەتەوەی ئێمە زیاتر ئەگەڕێتەوە بۆ ئەو کۆمەلگای ئێمە کە زیاتر پیا و سالاریە هیچ یاسا و ڕێسایەک ئەوانیش نەبوونەتە ڕێگر بۆ ئەوەی ئافرەت بەنابەرێتە بەرخۆستانن یعنی مجرد قوانینە متابعەمان نییە لەسەری بەدواداچن نییە لەسەر کێشەکان کەس لایەنێک نییە کە تەبەنی ئەمانە بکە هەیە بەڵام هەمووی فەردیە تاک هەڵەسن منەظەمات و ئەوانە چەند حاڵەتێکی فەردیە بەدوایەکەون شتەکە بەگشتی نییە ینی ئەیژێڕمەوە بۆ ئەوەی کە ئێمە هەتا ئێستا ڕۆشنبیرێکی وا تاوامەلا نییە ئەفرەت ئێستش هەتا ئێستا بە زەعیفە ناو ئەبین بەەوە نایبیندای من ئەبێ قەرارات و بڕیاراتی لەژێر دەستی پیاوە بێت ئیتر ئایا برای گەورەی بێ باوکی بێت مامی بێت خاڵی بێت یعنی تا ڕادێک سەربەخۆی نییە لە بڕیاردانە هەموو بیر و بیرکردنەوە و قەراراتی دووبارە سڵاوتە نەبێ ئازان بەڵێ لەسەر تۆڕی کۆمەڵاتی فیسبوک کەمال قادر دەڵێت ئەم دیاردەیە ترسناکە و دەمێکە یەخەی ئەم کۆمەلگا کوردی کڵۆڵە کردووار و دەڵێ بە بڕۆی من دوو هۆکار هەن بۆ ئەم دیاردەیە یەکەمیان بریتە لە دیاردەی پیا و سالاری کە هەموو بڕیارەکان لای پیاوەوە هەروەها کە ئەمە مای قوبول نییە دەڵێت ئەمە مای قوبول نییە و بیرکردنەوەی ئافرەتانە لە ماناقۆڵەکەی ژیان و پیاوان لە خۆکوشتنی ژنان پشکی شێریان بەردەکەوێت چونکە خیانەتکردن وا لە ئافرەتان دەکات خۆیان بکوژن کە ئەمە چارەسەر نییە. بەڵام ئازان ناوبڕێکی کورت و دێینە وڵاتان. دووبارە سڵاوتە نەبێ ئازان بڵێ مامۆستا هاوکار لە سلێمانیەوە عسکەر لە هەولێر سڵاوتە نەبێ فەرموو مامۆستا هاوکار. کاکە چۆن گیان دەستخۆشی و بەرنامەی لێ دەکەم برا جوانەکەم بەڕاستی تەوەرێکی جوان تا بژار میوارێش بەست پێم باش بوو کە مامۆستایەک یاخود دکتۆرێکی دەروونزانی تبان کردا لە نەخۆشی دەرونیەکانەوە هەروەها ئەو هۆکارانی باسداکە ئافرەتان بۆچی پەنا دەبەر نەبەر خۆت سووتان دەن. من پێم وایە ینی لە سەرەتاوە کاکە شوانجان هەر لە سەرەتای دروستبوونی مرۆڤەکان کێشە هەیە و کێشە ڕوبەڕووی هەموو مرۆڤێک دەبێتەوانێ جا پیاوە بێ یاخود ئافرەت بێ بەڵام پێم وابێ ئافرەتان لە ڕووی عاتفیەوە زیاتر خۆیان بۆ کێشانە ناگرن. جا کێشەکانیش دەگەڕێتەوە بۆ سێ خاڵی سەرەکی پێم وایە سێ خاڵەیە. ئەویش یەکەمیان ئەوەیە ئەگەر ئەو ئافرەت شووی کرد بێت ئەوە جاری وایە لەگەڵ مێردەکەیان ناگونجێ یاخود باڵی لە ڕووی فکرێەوە ناتوانن بێتەوە بگونجێن هەڵات دەدرێ یاخود بەهۆی منداڵێکەوە پەنەکەماتە بەر خۆ سووتاندن. کاری دووەمیش پێم وابێ ئەوەیە کە لەهێری کۆمەڵگا یاخود عرف و عادەتی ئەو شوێنە و هەروەها خاڵێکی تریش کە پێم وایە خاڵێکی زۆر تەرەکی ئەویش ئەوەیە کاکە شوانجیان لە هەنی ئاینی ئەو کەسە ئەگرێتەوە چونکە بەڕاستی ئینسان ئەگەر هاتوو لە ڕووی ئاینەوە تۆزێت مانەکەی بەخۆت بەهێز بوو بیر لەو شتە ناکاتە چونکە ئەوە لە ئاینی ئیسلامدا قەدەغە کراوە ئەو شتە لە ئاینی ئیسلامدا ڕێگەی پێ نەدراوە چونکە هەر کەسێوە بکە ئەوە سزایەکی زۆر سەختی بۆ دابین کراوە لە دوا ڕۆژدا. بەڵێ مامۆستا هاوکار با پێکەوە گوێمان لە تێبینی کاک عسکەر بێ لە هەولێر سڵاو بێ کاک عسکەر دیارە مامۆستا هاوکار باس لە کێشەی خێزانی هەروەها دابوونەریت و ئاین دەکات. ئایا زۆرجار باس لە کێشە عەشایرەکانیش دەکات کە دەکرێت کە یەکێک لە هۆکارە سەرەکیەکان بۆ پەنابردنی ژنان بۆ خۆکوشتن تا چەند هاوڕێ لەگەڵ مامۆستا هاوکار وە ئەگەر تێبینی خۆتە هەبێت لەسەر تەوەرەکە؟ وڵی تێبینەکەم لەسەرەوەی
بەڕاستی ئەو کارەکەی لێ گەڕێتەوە یەکەم چیت حکوومەتی هەرێمە تا ئێستا پیلانی لەلێ ڕێگەگرتن لەو کەسانەیە ئەوانەی مەسەژنێکە کوردن بەرامبەر یعنی یاسایەکی پێویست نیە بەرامبەریان یعنی بەتوندی دادگایی بکرێت یان لێ پێچینەیەکی وای لێ بکرێت کە ئەوی تریش تاینەوەی نەکا ئەویانێت دومینش ژن بە پلەی دوم و سێم لەمارێ سەیرەکە یعنی بە زۆری ئافرەتەکان یعنی وەکو کرێکارە کوێت لە مارۆکە کرێکارێکی مەسەگری بۆ شتاوارێ شپێکەوە سەیرەکەیت ئەوە کۆکارانەش دەبنە کۆکاری خۆکوشتن و ئەوانە بەڵێ بەڵێ مامۆستا هاوکارە سلێمانی عسکەر لە هەولێر سپاس بۆ پەیوەندیەکانتان بەڵێ ئازیان گەشتبین لە هەڵەبجە وا هیوا لە سلێمانی سڵاوتان لێم بێ فەرموو گەشتبین خان گەشتبین خان گوێت لێمە فەرموو کاگیوە کاگیوا لە سلێمانی فەرموو کاگیوە ئەم کاتان باش هەموو کاتێکت وەڵام من پێم وابێ ئەم تەوەری جەنابێت بە بەرنامێک و بەرنامە کۆتایی نایەت بەرنامەیەک لە خۆ گرێ کە ئەم مەسەلەیە زۆر وڵە ئەبێ بەرنامەی زیاتر لەسەر بکرێت ئەوەی کە جێی سەرنجی من بێت ئەم تەوەری جەنابێت چەند ڕێکخراوێکمان هەیە لە ڕێکخراوەکانی ئافرەتان کە لەسەر ئافرەتان ئەوانش بە پێی پێویست دەوریان نەبووە لە کەمکردنەوەی خۆسووتان و خۆکشتنی ئافرەتان ئەمان ئەم ڕێکخراوانە بودجەیەکیان هەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان کوا کۆبوونەوان بە ئافرەتان کوا ڕۆشنبیری بۆ ئافرەتان کوا شتانی کە ئافرەتان پێ و شار بێتەوە ئەمان کۆبوونێکی بەڵێ کاکیوە زۆر جار باس لەوە دەکرێت کاکیوە باس لەوە دەکرێت لە دەستگاکانی ڕاگەیاندنەوە هەندێک جار هەواڵی خۆکوشتنی ژنان بڵاو دەکرێتەوە کە وەک دەوترێت وەک ڕخنێ لەو هەواڵان دەگیرێت کە ئەو هەواڵانە هاندەرێکن بۆ بڵاوبوونەوەی ئەم دیاردێت تا چەند ئەو ڕاستەوە هاڵاتێک چۆن لێکی دەیتەوە بڵاوبوونەوەی هەواڵی خۆکوشتنی ژنان لە دەستگاکانی ڕاگەیاندنەوە لە هەڵای کە تەلەڤیزۆنەوە لە میدیاکانەوانێ هەواڵەکان من یەکسەر نزیکەم هەیە کاگە من پەیوەندیکە لە سەرخەتە تۆی تەلەڤیزۆنەکەی یاوجان لاخەکەی جەنابەت نەگەیشتم بەس ئەو تێبینەی کێشم هەیە لەسەر میدیاکان بڕات هەبێ حەڵقەی وا پێشکەشەکەم بۆ خەڵکانە کە ئەم حەڵقە تووشی و بگرە مەپسیشی و کردیانە بە کوردی بۆ خەڵک خۆ چۆن لە سووتێنێت چۆن لە ژنەکەی جیا بێتەوانێت چۆن ژنەکە لە پیاوەکەی جیا بێتەوە چۆن خۆی سووتێنێت ئەمیش دەورێکی هەبوو کە ئەم کێشە و ئەم خۆستانە زیاد بکە یعنی ئەمە دووەمیان هەمیش فاکتەریش ئەوەیە کاکە ئەم ئافرەتە چاو لە خەڵکی چاو لافەری کاکە خۆی سووتانەوازان شتێکی ئاسانەوازان شتێکی بەسیط و هاکەزاییەکە کە هاتۆ خۆی پێ سووتێنێت بەڵێ کاگیوە با پێکەوە گوێمان لە تێبینی کاکڕەوەن بێ لە سلێمانی سڵاو لێ بێ کاکڕەوەن دیارە ئەو پرسیارە کاگیوە باشی لە من تێنەگەیشت ئایا بڵاوبوونەوەی هەواڵی خۆکوشتنی ژنان لە ڕاگەیاندنەکانەوە زۆر جار ڕخنێ لەوە دەگیرێت کە ئەو هەواڵانە هاندەرێکن بۆ بڵاوبوونەوەی ئەم دیاردێت تاشن ئەو ڕاستەوە ئەگەر تێبینی خۆتە هەیە لەسەر تەورەکە کاکە جوانگیان دەستخۆشی بەرنامەکە و لێکەم و بەرنامەکەتان زۆر جوان بوو وا لێرە شۆداواکارم لە کاگیوا تۆ لە بنەکەی لە بەرەو لای من دەنگاتە زۆر ناخۆش بەڵێ فەرموو بەڵێ من لێرەدا لە ڕێگای بەڕێستەوە لە ڕێگای تەلەڤیزۆنەکەتانەوە ئەوەی ڕاستی بێ حکوومەتی هەرێمی کوردستان وەکو وشیاری ئەو وشیاری کە ئەیرێ بە هاوڵاتیان زۆر کەم تەرخەمە ئەو ڕێکخراوانەی وەکو ڕێکخراوی ژنان و ئافرەتان کە لە هەرێمی کوردستانە هەن لەلایەنی حکوومەتی هەرێمی کوردستانەوە هیچ بودجەیەکیان بۆ سەرف ناکرێ بودجێشیان بۆ سەرکرێ بودجەیەکی وانە کاتە هەڵبسن بە جوانی کارەکانیان ئەنجام بن وە لە هەر لێرەشۆ من ڕخنەی سەرەکی لە سەرۆکی هەرێمی کوردستان ئەگرم وەکو مەسعود بەرزانی کە هەستا بەدانی لێبوردنی تایبەت بۆ ئەو کەسانە کە دەستیان لە خوێنی ئافرەتانە هەبوو هەمووی ئازاد کردن ئازادی سەرجادەکانیان کردن بەبێ ئەوە لێپرسینەوەیان لەگەڵا بکرێت و هەروەهاش دادگاکانە و دادگانەی لە هەرێمی کوردستانە هەن هەڵناسن بە ئەرکەکانی خوان بە ئەرکێک کە قانونە لەسەریان کە چۆندیان لەسەری خواردووە کە هەموو ئینسانێک هەموو مرۆڤێک یەک مستەوا بێت لە ئاستی قانونە کە ئینسانێک هەڵەسێت ئاپشی یان کەسانی خۆی ئەسووتێنێت یان ئەیکوشێت لە قانونی هەرێمی کوردستانە بە قانونی شەرەف دێتە محکەمەکان کە 3 ساڵ تا 5 ساڵ حکمیان دوا بە دوایەوە ئازاد دەکرێن کە وا بێ لێرەدا مافی ئافرەتان هیچ ڕشاف نەکراوە
ئەرکی سەرەکی تاوانباری سەرەکی حکوومەت یاریێمی کوردستانە تاوانباری دووەم سەرۆک یاریێمی کوردستانە تاوانباری سێم ڕێکخراوەکانە کە بە هیچ شێوەیەک هەڵناسن بەرگەکان. بەڵێ هیوا و ڕەوەند لە سلێمانی سپاس بۆ پەیوەندیەکانتان. بەڵێ دەریا لە سلێمانی هەروەها هەرکی لە ئاکرێ. فەرموو دەریا خان سلااوتان لێبێ. زۆر سپاس دەکەم. کاشان وڵای لەسەر تۆرەکە دەستخۆشی لێەکەم. باڵێ بەس ئەزانی چۆنی من ئەو خۆکشتنی ئافرەتان بۆ ئەوە گەڕێمەوە لە ڕێی کۆمەڵ یعنی لەناو ئەو تاکە ئافرەتە خوان ئەکوژن یەکەم ئەوەیە گوێیان لێ ناگیرێ. ئەگەر هەڵەیەکەکەن نازان هەڵەکە چارەسەر بکەن کەسێکی ئەوەش نییە تاوەکو هاوکاریان بکە هەڵەکە چارەسەر بکەن یان ناتوانن بەو کەسانە بڵێن کەم هەڵەیەم کردووە تاوەکو جوان لێ بگرن. بەڕاستی ئەمەش نابێت ئینسانێکە هەڵەیەکی کرد یەکسەر چ خۆی کوژێ یا پەنابەرە خۆی سوودێنم ئەتوانێت چارەسەری بەردەوام بێ لە ژیانە. بەڵام کە من هەڵەیەکم کرد کە خۆم کوشت ئەوە چارەسەر نییە هەتا توانم ئەبێ بتوانم هەڵەکە ڕاستکەمەوە و ڕوبەڕووی بمەوە اینجا و کاتە من ئەو ڕۆحی خۆم نییە تا خۆم بیکوشم ئەوە خۆی پێیاوم دەتوان نتوانم خۆم کوشم تاکە منەوە خۆم کوش یا کە خۆم سووتان ئەو دنیا یا چارەسەرمە بێ ئەمێنمەوە بە سەقەتی ئەمێنمەوە ئەبمە ناو ناشرینینە ناو کۆمەڵگاکەم جا دوای ئەبێ عملیات کەم و ئەو شوێنانەی کە خوا پێی بەخشیم بە خۆم گڕم لە جەستەی خۆم بەراوە دوای ئەوە بێ بگەڕم بە دوای چارەسەرەکە. ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ناتوانم بیرکردنەوە بکەم یا ڕێگایك دۆستمە بۆ چارەسەرکردن چونکە هەموو کێشەیەک چارەسەری هەیە بەس ئەگەر بتوانی هەنگاوی بۆ بنی. بەڵێ دەریا خان با پێکە گوێمە لە تێبینی سەیدا هەرکی بێ لە ئاکرێ. سڵاو لێ بێ سەیدا کەرەم بکە. باشە بەڵێ دەست خۆش بۆ بەرنامەکەت. زۆر سپاس. بەڕاستی بەرنامەیەکی جوانە و تێردەسەڵە. بەڕاستی من کێشەی خۆکوشتنی ژنانە خەمە سێ ڕێکخراوەکان خۆی چونکە چەندی ڕێکخراومانە ڕێکخراوی یەکەتی ژنان ڕێکخراوی ئافرەتان ڕێکخراوی خوشکان ئەوانە خۆیان دەبێ بەرگری لە خۆدی کەسێتی ژنان بکەن نەک خۆدی ئەندامبوونی خۆیان چونکە هەر ڕێکخراوێک ئامانجی بەرگریکردنە لە خۆدی ئەم ڕێکخراوە ئامانجی ئەوە نییە کە بەرگری لە خۆدی کەسی ژنان بکات بۆ ئەوەی ئەو کێشەی کە ڕوو دەدات بە تەواوی من ئەبینم یعنی پشتگیری لەو کێشە ناکات بەڵام پشتگیری ئەوە کات کە چەند ئەندامێتی لەو ڕێکخراوەدا ئەگەر خۆیان ئەزانن سەداسەد ئەندامی خۆیانە یعنی زیاتر بەرگری لێکەن ئەگەر من نابینمە وەکو ڕێکخراو پشتگیری لە کێشەی ژنان و خوشکان بکرێتن. بەڵێ دەریا خان دوات تێبینی تۆ بڵێ. وەڵام منەڵم ئەوتی یەکەتی ئافرەتان ناتوانن پێشگیریش ناوکە منەڵم پێشگیریەکەن چۆن نایکەن بەس بەبێ قەس ئەو کێسیە گێتە بەردەستیان چونکە لەوانەیە ئافرەتێک تاوانبار بێ بەڵام ئەوان ئەو کەسێکی بەرامبەری مەسەلەن ئەگەر پیاو بێ یا برای باوکێ تاوانبار نەبێ بۆیە پێشگیریەکەن چونکە ئەوان بڕوا ناکەم ژنان نشی ژنان بێ بەس هەموو شتێ بەپێی پیلان و ئەو کاری خوان هەیە بەپێی ئەو شوێنە چونکە تۆ ناتوانانی دیفاع لە تاوانبارێ بکەیت. بەڵێ دەریا لە سلێمانی هەرکی لە ئاکرێ سپاس بۆ پەیوەندیەکانتان. بڵێ مەستورە لە سلێمانی هەروەها ڕەوا لە کەلا سڵاوتە نەبێ فەرموو مەستورە. المكالم بەڵێ مەستورە خان. مەستورە خان گوێ لێمە؟ زۆر سپاس ئێوارەی تۆز باش. خۆکوشتنی ژنان و دیاردەی کە لە کوردستان و لە هەموو ئەو هەرێمەی کە ئەمەکایژین تەنوا بە ڕەچاو بەردەوامە لە ئێستاە زۆر سەرکەم لە زمانی خۆمانە لە زمانی کۆنا جیاوازیە کە بینەوە و پیا سالیێری لە زمانی کۆنا هەبووم خۆکوشتنی وێستای بەدواوە نەبوو ئەو سالیارێش کە لە ئێستادا هەیە و ئەو خۆکوشتنی ژنانی کە ئێستا بە زۆری ئەبینرێ بگەڕێنەوە بۆ ئەوەی کە لە ئێستا ئێمە کۆمەڵێک شتمان ڕوبەڕۆ بێتەوە کە ناتوانین تحملی بکەین کۆمەڵێک کێشەمان ڕوبەڕۆ بێتەوە کە ناتوانین تحملی بکەین لەبەرەوەی تۆ کێشەیەکت هەیە ئازارێکت هەیە بەنابێتە بە ڕێکخراوێک ئەبێت عیبە لەسەر تۆ بەنابێتە بەر کەسێک ئەبێت عیبە لەسەر تۆ کەواتە لەناو کۆمەڵگەیەکە چواردەورت گیراوە تۆ ناتوانانی کۆمەڵێکت بکەی هەرچەند من وەکو خۆکوشتن بە هیچ نازانم مشکل لە نەخۆشیەکی دەرۆنی بۆ ئافرەتەکە بەڵام هەمووی ئەگەڕێنمەوە بۆ ئافرەتێک لە تەمەنێکی مناڵە زەواجەکە لەگەڵ کوڕێک ئیترامە خۆشەویستی و حەز بەرشاوی ئەگرێ لە دوای یاچەتر ژیان یاوسەریەوە سیرەکە ئەم شتانە بەو جۆرە نین کە ئەو چاوەڕێی کردووە شتەکان وا ناڕن پەنا باسە بەر خۆکوشتن
و هەنێک کاتیش ئافرەتەکە لەگەڵ کەسێک پەیوەندی هەیە و ناتوانێت ئەمە بەناو کۆمەڵگەکەی خۆیان لە خێزانەکەی خۆیان باس بکات کۆمەڵێکشتی ڕۆبەڕۆ بێتەوە پەنا باسە بەرخۆکوشتن توانم بڵێم زۆرینەی شتەکان تەنها کێشت ئەو کێشانن کە ئافرەت ناتوانێت بە دڵی خۆی هەواریان چاک بکات. بەڵێ مەستوورە خان گوێمان لە تێبینەکانی تۆ بۆ بچین لای ڕەوا لە کەلاس سڵاو لێ بێ کاک ڕەوا فەرموو. سڵاو بۆ کاک شوانگیان بەڕێزی. زۆر سپاس دەکەم. کارشوانەوەی ڕاستیت من دیاردەی خۆکوشتنی ئافرەتان دەگەڕێنەوە بۆ ناوەشیاری پیاوان بەرامبەر بە ئافرەتان یعنی ئافرەتانیان وا لێ کردووە دەوامی چاوسێنەوە لێدان ئەمەی تر ئافرەتان وای لە ژیان بێزارە بن و دەستخەنا بن بەر دیاردەی خۆکوشتن وەروەها ئەو زمانە زبرەی کە پیاوان لە دنیاشەوە بەرامبەر بە ئافرەتان بەکاری بیانن قسەی ناشرین و سوتایەتیکردن بە ئافرەت یعنی ئافرەتان وا لێ کردووە بەڕاستی دەگەزۆ نازانێت چی بێژە بەرامبەرەوە نەوێتەوە ئەو ڕێکخراوانەی کە دامەزراون نەسرێکی کەم دەوانێت لە بەردەستیان نابیوێت نەتوانن بەپێی توانە هەڵسن بە کارەکانی خۆیان من داواکەم لە حکومەت لێوە کە نەسرێ ئەو ڕێکخراوانە زیاد بکات و ئێمە لەو گەرمی ئێمە لە گەرمیان هێستم لە گەرمیانە بەڕاستی ڕێکخراومانەیە ئێمە ئەتوانم بڵێم ئەو ڕێکخراوانە وەبوو خەوتووانە لە گەرمیانە یعنی ئێمە ئەوێت زیاتر ئەو ڕێکخراوانە وشکارکەنەوە کار بکەن کار بۆ ئافرەتان بکەن کە دیاردەی خۆکوشتنیش لە نێو کچانە ئێستا لە نێو کچانە زۆر باوە ئەمە وەکارەکەی وەسانیە کاتێک کە کچێ کوڕێکی خۆشەوێت کاتێک ئەچێ داوای باوکی نایەت تێتر وەسانێت تۆ دەوێت کەچێ باگار بە خۆکوشتن و هەروەها دیاردەیەکی تریش ئەو فیلمە تورکیانەیە کە وەرگێڕێتە زمانی کوردی لە کەناڵەکانەوە پێمانەدەن ئەمە لە ساز ئەخلاقمان جوانەکەن ئەمە پێشکەوتنە نەخێەوە دواکەوتنە ئەوە کەی پێشکەوتنەوە ئەوە هەر دایان دە کۆمەڵە حەزام لە فیلما بێن ئێستا کەناڵەکان پێیان ناخۆش بێت ئەمانە زیاتر ئافرەتان هەنەدەن بۆ خۆکوشتن وەڵانەیەک کە ئافرەت خۆی بکوژێت پێم وایە بڵاو نەکرێتەوە باشترە لەوەی کە بڵاو کرد ئەگە بڵاو کرێتە شەناسێت و بەڵێ کاکڕەوە بەڵێ کاکڕەوە کەواتە مەستوورە خان دیارێکێک لە پێشنیازەکانی کاکڕەوە دەڵێت ژمارەی ڕێکخراوەکان دەبێت زیاد بکرێت ئایا تا چەند ڕێکخراوەکانی ئێستا ئەو ژمارەی کە بوونیان هەیە لە ئێستادا تا چەند توانیویانە کار بۆ ژنان بکەن و بە تایبەتی چارەسەرکردنی ئەم دیاردەیە تاکو ئەو پێشنیازەی کاکڕەوە باس بکرێت کە زیاد بکرێن من قسەیەکم لەسەر تێبینەکەی کاگڕەوە هەیە شەوەیە باسی ئەوەی کرد کە ناوەشیاری پیاوان ڕۆبەڕۆیم حاڵەتانەتان نکاتەوە یەکشت هەیە لەرە ئەوی شەوەیە ئێمە لە سەردەمی جەمهوریەتە لە چینی دیوارەکان ئاشادکراینەوە لە ژێر زەوی ئاشادکراینەوە ئێستاش لەناو تێکڵاناری بیرکردنەوە کۆنەکانی ئەوانە بەڵام ئەوانە ئەڵێم ئێمە شۆترین شۆژمێرەکانی زەمن ناکرێ بۆ شەوە مامەڵەمان لەگەڵ بکرێت بەڵام لە کاتێکاکە بوونی کۆمەڵێک ڕێکخرا و بەڕای من بەپێی پێویست ڕێکخراوەکان ئیشان نەکردووە چکە تۆ ئافرەتێک کێشەیەکی هەیە ئەهێنێتە ڕێکخراوێک ئەیهێنێتە هەر ئەینی حساب وەکوتێک بەستێک تۆ لەو توندوتیژی و لێدانە دوور ئەخرێتەوە سەرنجام ناگەنا و قەناعەتەی کە ئافرەتەکە لەو عەزیەت و توندوتیژیە بۆستێنن وەکو خودی ئینسان خۆی من تۆ هەمومان خاوەنی قەناعەتی خۆمان نتوانین قەناعەتەکانی خۆمان دروست بەڵێ مەستوورە خان لە سلێمانی هەروەها ڕەوا لە کەلاس سپاس بۆ پەیوەندیەکانتان بڵێ دەچینە لای ڕزگار لە شەرمن هەروەها جەوهەر لە سلێمانی فەرموو کاک ڕزگار بەڵێ دیارە پەیوەندیەکەی کاک ڕزگار پشرا دەچینە لای کاک جەوهەر لە سلێمانی هەروەها ئەحمەد لە هەولێر فەرموو کاک جەوهەر کاک شوانجانم کاتەوە باش هەموو کاتێکت خۆشی بەردامەکە لە یەکەم و سپاسیش بۆ تەوەرەکەوت زۆر سپاس دەکەم من سەرەتا دیاردەی خۆکوشتن یا خۆ لە ناوبردن بە شەر نییە هەرکوشتن بێ منە جەرمەوە دیاردەیەکی عالەمیە بەڕاستی شتێک نییە بە تەنها لێرە بێ بەڵامی تر هەر یەکە بە جۆرێک مەسەلەن لە شوێنانی ترا کابرا لە بینایەکەوە خۆی هەڵایەتە خواریان دەنگی حەبەخوا و لەسەر سیستەمی نووسنەکەی پاڵەکەی بۆ خۆی ئەمرێ و دوای ماوەیەک پۆلیس پێزانێ ئەمە بەڕاستی دیاردەیەکی عالەمیە بەڵام طبعا من یەکشت بڵێم سەرەتا من وەک مسلمانێکە عەرضم کردی يعني ئیسلام بە ئەبەد بەریە لێ يعني بە هیچ شێوەیەک شتیوە نییە ماماکان کابرا زۆر لەو پەڕی بێتاقەتیش یا بێ ئیسلام ڕێی پێ نایە خۆی بکوژێ بە هیچ شێوەیە خۆی لەناو بەرێ بە هەر وەزعێت شتێکی کە باس کرا مەسەلەی دراماکان بەڵێ منیش بە کورتی کاک جەوهەر بەڵێ منیش لەگەڵ یانم حەزەکەی ئەو کۆمنتی ئەو برادەری کە وەرگرێت دوای وەرەوە لای من بەڵێ کەواتە با گوێمان لە تێبینی کاک ئەحمەد بێ لە هەولێر فەرموو کاک ئەحمەد بەشۆشی بەرنامەکەتانی دەکەم زۆر سپاس
بەڕاستی ینی ناتێگەیشتنیش نە زۆری لە بەرەوەی ژن هەیە ژێ لە مێردەکەی ڕناگری توی شعالەت خۆشتان بنویست یعنی هەر قسێکی کە پێ دەڵێت یەکسەرانە بۆ خۆکوشتن دەبا بەڵێ کە کاگڕۆنیش گوتیەوە لەسەر حکومەتیارێمانیاوە وا بزانم حکومەتیارە هیچ پەیوەندیەکی بۆی وەنیەکە ژن توی شعالەتی خۆکوشتن دەبی بەڵێ کاک جۆهەر ئەو دواتێبینەکەی تۆ کە بەوتت باسی دەکەم بە کورتیەکە باسکە لەبەر تەواوبوونی کاتی بەرنامەکە باز لە دراماکان کرا بەڵێ منیش لەگەڵ یام بەڵام من یەکشتم بەداخەوە زۆر بەلاوە سەیرە ینی شخصێک ئەوەنە چوو بێتە ناو ناوەرۆکی دراماکەەوە پێی وابێ ئەمەی ڕوو ئەدا درامایە و حقیقت نییە ینی بەداخەوە شتێکی سیر لەم ڕۆژانە بڵاوکرایەوە تیان گوای لە منطقەی مووسڵ 24 کەس لە کوڕووکچ هەوڵی خۆکوشتنیان داوە بە سەبەبی جێگرتن لە دراماکان ئەمە بەڵایە بە شتێکی زۆر سەیرە لەبەرەوە من لێرەوە داوا لە حکومەتیارێ مەکەم ئەگەر بکرێ یا دۆبلاجی دراماکان ڕابگیرە یا پێشتر ئەم تەقینی ئەم درامایە بکە ئەوسا دۆبلاج بەڵێ جۆهەر لە سلێمانیەرەوەها ئەحمەد لە هەولێر سپاس بۆ پەیوەندەکانتە بەڵای ئەزان دەچینە لای چەند پەیوەندیەک خۆت چەند چاوپێکەوتنێکی هاوڵاتیان لەسەر شەقامەکان بۆی بزانین ڕاو تێبینی و سەرنجی ئەوان چیە لەسەر تەوەری بەرنامەکە با پێکەوە ببینین خۆکوشتن ینی دیاردەیەکە ئێستا حالیان زۆر بڵاوە اینجا ئەوەش ئەگەڕێتەوە ئەگەر ئافرەت بێ بۆ ناوشیاری ئافرەتەکە ئەگەڕێتەوەوانی ینی تۆ هەر مشکلەیەکەیە لەگەڵ براتە لەگەڵ باوکتە لەگەڵ میرتە چارەسەریکە تۆ ئەگەر ئافرەتێکی چاک هەڵسوکۆتی خۆ بزانی بەباشی ڕێکوپێکی خۆت وەرە بڕۆ ینی باوکیش زەخت ناخەتە سەرێ مێردیش ینی خراپ نابێت لەگەڵتا مێت خراپ و لەگەڵتا مەسەلەن بێتە سەر ئەوڕادێک و باوکو برانێت تۆ ناتوانانی دەست لە باوکو براکەت ینی بەرەی بەس مێرد ئەتوانی خەیچەکە مادەم خراپە بۆچی خۆ بکوژیت حلەکە ئەوەیە کە تۆ جیابیتەوە لەگەڵیا زیاتر خۆکوشتن لە کۆمەڵگەی ئێمە گەڕێتەوە بۆ کۆمەڵگەکەمان بەڕاستی کۆمەڵگەیەکی دواکەوتومانەیە ناتوانین بۆ خۆمان بژینە بێ بۆ خەڵک بژین جا لەگەڵ ئەوە شاو کەسانی کاتچنە بابی زەواجەوە مێردەکان زۆر دەورە بینێ هەیە مێردەکەی لێ تێناگا دووش لە کۆمەڵگەی ئێمە لەوا چێ سەبەب زیاتر بگەڕێتەوە بۆی مێردەکەی ئاجۆ لە کەسانی تر بگرێ یان لە ماڵی باوکی بگرێ ئەوەش دەورێکی زۆر ئەساسە پێویستە ئافرەت یارمەتی بدرێ هەم لەلایەن کۆمەڵگەکەی و هەم لەلایەن مێردەکەیەوە ئەمە دەورێکی زۆر گرنگە و زۆر غەڵەتیشە من لەگەڵ ئەویانیم ئافرەت خۆی بکوژێ چکەوە هیچ حەل و چارەسەرێک نییە بۆ خۆکوشتنی ئافرەت یعنی ئەو ئافرەتە گوناحە بۆ خۆی بکوژێ خوا ئێمە خەڵق کردووە بێ خوش بمان باتەوە بیرکردنەوەی ئافرەتەکە خۆشی زۆر دەور ئەبینێت کە یعنی ئەتوانێ ڕێگە چارە هەیە چارەسەری ئەو کێشە بکە بەڵام خۆی لانێ بیر نەکاتەوانە بەڵام ئەگەر بیر بکاتەوانێ بە شێوازێکی باش ئەگەر ڕێی کۆمەڵگا وەرگرێت ئەگەر ڕێی ڕەفقەکانی ڕەفیق زۆر دەورە بینێ ئەتوانێ خۆی لەو کێشەیە چارەسەر یعنی کێشەکەی چارەسەر بکات نەک پەنا بۆ خۆکوشتن بێت ڕێیامە بخۆندی تخشی من لەمە خود کوشن چون کوشتن نەتشتێکی بسانەیە لەداف مرۆڤی کوێ جرعاتێ بداتە خۆ على ئەساس ئازێ بجرعاتم دێ خود بژم خشیماتیە خودێ بوو هەندێ ئازەڤڕینەم چمکی بۆری کورکۆ گرۆندکەن کوڕێک ناشێن بخۆزن پین نالوێرێ هەندێکیشی خۆ گرۆندکەن سەر کورکۆ تمینن کچێک جۆرەکی دووە هۆتا خۆستن شیکر شیکێ ناشیکرد مینیت والله خصوصا معكمون ومون شيطان كيف تقول بيون وغلبات اللي كانت خصوصا صعب من بيت تحامل انه بيت زمان ينو يجي مجتمع نتيجة مجتمع زوج كشكاد دناشيان زوج بكرة جنتينين أبا ناجحنا واحد عمري وناجح تأخذ عمالهم مات بيجن 25 حتى سيهبو ظلامي 20 حتى 25 بوجك بس اگر تو 16 15 بده شوی اول تیکو دناگهن خو اوینی جو شوپه کو دکان الا ده توش مشکلات بن نسبت مادی و امسد اگر خصوصیان اگر مثلا کور خود کشه تكاب أبصر هجاخت نقطتي أما أصلا دشيت خصوص جدا لو أنا بالضغط سركتي بيتأكيرن تنجي ضغط تشتكي نه باشه بكتون تايبات بكتون تنجي دلنازك إنه تبيتن يعني دقيقة جالك جرا ضغط براس سركيه كتكت كاتن نكو كيرك سكدير خاصة يمال ضغط سر مروفيت كات بەڵێ بەرەزان پێش کۆتایی تەنها یەک تێبینی تۆری کۆمەڵاتی فێسبوک دەخوێنینەوە سەرحەد بێوەکی دەڵێت سڵاو لە ئەنجامی توشبوون بە ڕووداوێکەوە ناچار دەبن خۆیان بکوژن چارەسەریشی بڵاوکردنەوەی ڕێنماییە لەلایەن
ڕێکخراوەکان بەڵا ئازان لێرە داهاتینە کۆتایی ئەڵقەی ئەمجاری بەرنامی مایکی خەڵک سبێنێ هاوکارم هەکار نهێلی بە تەوەرێکی گەرمتر لەگەڵتان دەبێت بۆ تەوەرێکی تری بەرنامی مایکی خەڵک هەرشاد و سەرفراز بوون.